خوشحاڵم کە بەردار بووم لە ئەو گراسەیە کە کارکان سەلام هەواری ئێستا پەیوەندی دارایی باڵغ لە بینی عێراق و هەرێمی کوردستاندا ئەنجام داوە. کارێکی زۆر باشی کردووە، دەمێکە هیچی لەسەر دەکات. کار سەلام هەواری لە نێوە دۆستانە پێویست ناکە فینانسێنی لەوەی کە کۆشەرێکی دێرینە وەڵامی کات ئەکادمیسیۆنیشە لە دوای خۆشیدا دیاسەیە کردووە. جا بەباش مازانی ئێمە لێ لە جارێکی دیکە لەڕێی خۆیەوە ئەو مۆزوعە تەڕەحکەینەوە و ئەگەر ناخۆشەیە بکرێ کاری بێخرایە سەر دوایی تەمالە پێشکەش بە جهەتی معنی بکرێ و استفادە لێ بکرێت. هەر لەو ڕۆژەوە زۆر سپاسی کار سەلامەکە لەجی بێکە پێشنیاری کردێ لە جارێکی مۆزوعە تەڕەح کاتەوە. وەستا تەخبەت بکار سەلامێکە هێوادارم سوودێک وەرگرین، هیچ نەبێت من هاتوومە لێرە بیرۆکەیەک تەڕەح بکەم و تەماعی فیدباک دەکەم تاکو دەوڵەمەندی کەین و کەم و کورتیەکانی چارەسەر بکەین. سپاسێکی تایبەت بۆ کاک سەرۆ تەمان کە تەفەهومی بۆ فکرەکە هەبوو. بەڕێزان ئەگەر بڵێن ناونیشانی دووەم بخوێنین ڕەنگە تەسەورێک دروست ببیت کە شتێکی خەیالیە و شتێکی نەزەریە، چونکە چارەسەریەکی بەردەوام و سەقامگیر لە واقعی ئێستای عێراق شبه تقریبا ئەستامە مستحیلە. بەڵام ئەوەی من هەوڵم داوە یەک بە شێوەیەکی جیاواز بچینە مەوزوعەکە. بیرم لە شێوازێکی جیاواز لەوەی کە ئێستا هەیە لە مامەلەکردن لەگەڵ پەیوەندیدارایەکان کردووە. ئەوەی لای من ئەساسە کە مناقشە بکە ئەوە ڕەوایە یاننا. بە تەسەووری من ئەگەر هاتوو ئەو کێشانەی کە ئێستا باسییان ئەەکەم سێ چوار کێشە نەبان، ئەو کاتە ئەبوو وەکو با بڵێن مەکس وێبەرانە ئایدیال تایپە، یعنی خوازراوە. ئەمە من ئێستاشە لێم شتی خوازراو. من هەروامە لە کرا و برادرانی ئەم ناسن، من هەمیشە لە ئەنگری ئەوە بیر لە کاملترین حەل بکەم. پاشان وردە طبعا واقع ناشارە دەکەی بێ ئەخوارێ ڕازی ببی بەوەی کە ممکنە ئەوش دەجار 40% لە ئارەزوت نییە. بەڵام زۆر مهمە بەڕای تەسەووری من باوەرم بەو مەبدە هەیە. مرۆڤ لە بیدایەتەوە باسی ئاستەنگەکان نەکرد، لە بیدایەتەوە چیم هەوێ کامل باش چییە، پاشان دێن لە ئەگەر هات و ویستمان ئەو بیرۆکەیە جێبەجێ بکەن لەسەر ئەمری واقع ڕوبەڕووی واقع بین. پێش بچمەنەوە مەوزوعەکە ئەمەوەیە تاکو لە ئەخیرەوە لە مناقشەکان وەخت بەوە زۆر نەبرین. من ئەزانم ئەم بابەتە لە هەلومەرجێک لە ژینگەیەکی سیاسی ڕوو ئەدات کە سێ چوار کێشەی سەرەکییانە. یەکێکم کولتوری سیاسی نەبەس لە عێراق یان لای حکوومەتەکان، بەلکو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەتوانم بڵێم لەو کۆمەلگایانەی کە هێشتا قۆناغی ئوربانیزیشن و پیشەسازی بوونیان نەبینیوە. ئەوە کە پابەند نەبوون بە دەستوور، ئەوەی کە هەنێکتن لە کتابەکەی باسەکەت لە 68 باسی کردووە سیستەمی سیاسی بۆ کۆمەلگای گۆڕاو، لاوازی دەسەڵاتە دام و دەستگاکانە، پێوەر و بەهای کۆمەڵایەتی زیاتر زاڵن لەسەر پێوەر و بەهای ئیداری لە هەڵسەنگاندن، لە بیرکردن، لە ڕەفتار. دووەم هەلوێست لەسەر فدرالی کە بەداخەوە، یعنی من لە چەند ساڵ هەمیشە لە تەلەڤیزیۆنەکانی عەرەبی ڕوبەڕووی ئەکادمیست دەبم، ڕێزێکی تایبەتم هەیە طبعاً بۆ ئەکادمیست، ئەبینی دکتۆرای هەیە لە علوم سیاسی فدرالیەت بە قسام و بە جودابوونەوە و بە کێشە ئەزانیت و ئەمە طبعاً تو بێ ئەم پۆپولیستانەی ئێستا لە بەغدانە چۆن تەوەقعکەی. ئەو فشارەی لەسەر هەرێم هەیە لەبەر تەرزی ژیانی کە بۆ خۆمان هەلمات بژاردووە. شێوازێکە ڕازی بووین ڕازی نەبین. چەند ئێمە ڕخنەمان هەیە لەسەر وەزعی خۆمانی ناوخۆ
بلان براورد بناو تشكي تيدا دجين جيانك اتواني بلي مدني ترى اتواني بلي نيمشا ويست اورينتدا يعني لو جوي استا حقيقة أو طرز جيانا أو بهانا قبولني خطابي إما قبولني أو هالويست لأفراد هالويست لديانا كانيتر الأخيرة طبعا شوازي ما ملك الدين ما لقى أو بابتا من براستي ليرا ممكن أي مقصب كت بزر أبيت بلام نعم دم لا برسترين بالا بلم إما وقت ما دي صدوتشل بيشام بنجاوهش بس شوازي كي سقطوا بيشواني بيويس ما ملا ما كردوا لقى أو بابتا بابتي إيماني أي امرأة جينا أتواني لسلا وش باسكين بويا من بيرم كردوا لويكا لباتي اوي هرجار بچين داخوازي كردو كرد امي داخوازي تو هر بلي اما داخوازي كاني ايمنا برامبري تو رأسا اجيت سنگري دجايتي بو بيرنا كن لشي وزيكي تر او بيوندي انا ادارة بيوندي دارائي طبعا الاخيرة ولا مش كمان بيرمان لويا على الاقل مجمان ببي وكو هوتم ايديال تايبا هشتا رجاوي خالانا بكين رنگا جبا جينا بلان بعد بشوية جواز بكين بو عراق ياسا يقدر بكين لا روكشوا بو عراق و سودي خلكترا بلان لناوا اما مطالب خومن تدا جبا جاكين طبعا سودي مرقلتوها لا اوي بانجليزي بيعلم فيسكال ريغوليشنز لا سيستمي فدرالي ريخستني بيودي دارا كان فدرالي وكو ديمقراسي كان فدرالي زيادة الديمقراسي هيج بيور نية بلي أمل فلانا دولة وانية أما بيشواني فلان دولة أما هرسن وجودي نية خوشي فرد فدرالي أو هي چونك ركوتن هكا ببي أو كومالغاية وببي أو قناعي تيدا أجيد هند بابتي السريكي أنا راستا قامل فاكتوري هاو بشن بلام هر فدراليك بشوي خوي يعني من أواني دارائيك خويندم دولة هي تمويلي أقاليم كت دولة هي أقاليم تمويلية كان دولة هي مشاريع إقليم كانها زيادتها مويلة سروية هي عكسها هي شيء لصد بيستصل يعني أول بويا بيروكك أصلا لأخيرا وتاكو تنهبو قصو بوش شي نظرينا بيت شانسي أوام هابو سباسي بار ديمقراطي كردستان كم أو تشابترشي إضافة كربوش يعني مني متنوع كبرلمانتار بوم لقرداك عمر أو قزمت شوال صال توزي ميلي أو أبوك لدوي مثلا ياسا ودارشتني وشي ياسا أبيت بوم بويا الأخيرة وتواو أبيت أوا ببروجيكي كاملي ياسايك بعربي وكردي هيا قبل الفتوى الأخيرة وهالبزوزو بيشاني دماوش پیشکش بکره جاش خوزگاه نعیم پیشکشی کن خوزگاه بتوانین اگر ایشی باش بکن لبغدا كخلقي ترى وي كسودي خوي ترى بينيت لقال ما پیشکشی کن وكو تاكو چونك الاخير بصوات تحليلك نكردوها ديار ابيت بوشي وابكين كي كنت هي نايخنم تقابل كافي بو هولم دا ولا شان خالق طبعا من خم راسيل مال هولم دا وكو بكما شكلي بحثكي اكاديمي طمعيم هبو بيشكشي كم بلكي او باشان وازم لينا بلام يعني رستالي را ودارشنا كيسر تازه يا بلام قريماني هيا وانا هموي تيدا بنما دستوري يا كاني ام بروجي لسر اساس بناء كات فلسفه بابتي نوت شون للدستور باسكراوا بابتي دارائي للدستور شون باسكراوا كشي بجاو سيستم فدرالي اما وخاله سركيه كاني بروجا وكو بوختي بروجا باشان هولم داو هالسنغادري كي سربي و بروجا ياسا كبكم با صوت يعني خاله بهزكان خاله لوازكان خاله بهزكان شدرفت رخصيني بوتو خاله لوازكان شمترسي دين تارا ودقي بروجكش بهر دو زمانم داناوا وتا ام اساسا اما اويا فكرك كدكري ام بروجي اساي ببيت بنماي اراستي كي جوازي دانستان كان مان لغر حكومتي بغداد وهروها هوليك بو اوي بياسا بحكومتي العراق بلين جاري كتير ديال تايبا كمسألة إدارية
علاقتي صرف كردن التزاماتي حكومة في فدرال برامبر هري مكان برامبر خلق التزاماتي خلق برامبر فدرالي بابتك نابي تكال بكري لقر أو بلين كيشو بابتكاني تريكا هنا وبرأي بتصوري من أكريه بويا ودسي معنا أو مياسايا بدول سرسي پسند بکره و هر وقت بدول أساسي باموار بکره طبعا واضحة غرض معنوية مياسايا أقدر شو هرشان زحمة من أظانم ببيتها همار كرديني بزحمة بيت من لبناسي يا سايس رشد دستوري هاتم بناسي سيستما كتيان بك هاتي كاني بناسي بيونديني وان أو بيكاتا كان أكد وككاني بيكاتا كان يعني لا بيكاتا كان طبعا ما بسم لها دستور هرسي لصلاته ليرش سيستمي يعني بلين institutionek جمكي كومالايتي دزغاي دارائي ريك أخاتو إعادة تعريفي أكد بويا تصور كم أتوانين بخنا أوا لسر شو أساس أو بيرو كهاتوا من لا ينجري أو فلسفة سياسية أنا أواني ألين أرك ما في بيش أركتيت بريستان لمن باشترين المتخصصين لوجتا هي بعكسه بيلك التيوريا خوشيا كي زان استمروا كان أويا أماش راسته وعكسه كيش راسته من لا ينجري أو ما كأصلا عقد اجتماعي بو أويا إما ألين بيورا بمان باريزا نهلا يكتر بكوجين جيانم بودابين بك وهي النغتا وما في منها أو أركي دولة برامبري من إنجا كتبوا من شارع الدرس كرد ترافيك لايت الدر كردو ياسايا كدر كرد بشونيتي أو إنجا داوا بكلام من بابن بقولوا بيصوروا بابن من وقت تماشي اشتكم بويا أجر أو تماشي كنا بينن لنا باشن لياساكا بدا بل خارج كردني بشي هري مكان يا بارزغا كان بيش دعوة كردنا ليان التزامات واگر تماشي كان لمادي ده هو يعني زي بجي فدرالي يمدو سي صالح ارواها توا ريجيك تلخان اكريل بو هريم باسكتو باشان ديت قالت بيويست هريم زادو 50,000 رادز بكت يعني او ما بداش لو تطبيق بوا دوام فدراليات خوي دا بشكردني داس حالاتا وجودي دو داس حالاتا لناو دولتك دا راستيك كان تنها سنوريك او يتر الهندا داس حالاتي هي لو سنورا اما جرينجا واتا دولات اگر ما فكرينا مفهومي بيش صدام كدولة وحكومة وحزب وسركردا وهموي قود كردو بولاية شخصي خوي دولة شتيكا وحكومة شتيكا هربويا كهريم باش هيك لدولة العراق بلام هريم حقيقة لروي عملية لهمو بواريكا وسرب حكومة فدرالية اما جاوزي هذا سلكية كي فدرالية لدولة السادة بويا دولات أركي دولة نهايتي دولة هريم أكاد تسرع دي خوي ما عدا أم يقدوسه ك شواز نسين دستور جناب تلام باش تلازان داعينيا كمرام أو شوازي إما ريكمان يعني تواني مان للعراق بتشسبينين كباسي ما فكاني دسالاتي فدرالي بكت وهندك هاو باش وباشان أو يترها مو يبو هريم مكانها أظن هند النظام بعكسه ويش باسي ما فكاني هري مكان كترنجا ودسالات كانوا باشا اللي تموي تري او بويا كايمن نرايتي دولة اكين وما دي صدو بستوي هيك شو صح يعني هريم همو اوي بيست بريو بردني اكاد داري بشكل دسالاتي جبجنكا زول كسيد داري دا اني تلاقيكوا صد نخي تشريع تو لا مركزية سياسية هي الفدرالي لا مركزية أنواع لا مركزية إداري بلام كلا مركزية سياسية هي واتا قضاء جبجة كردنا وتشريعات دارها بشكل
دەسەڵات یان کارەکانی دەسەڵاتی جێبەجێکار کە هەرێم دەسەڵاتی جێبەجێکارەکەی حکوومەتەکەی نوێنەتی دەوڵەتەکەت لەوێ کاری دەوڵەتەکەت واتە بەڕێوەبردننی داراییەکەی ئەبیتە بەشێک لە ئەوەتە عیلاقەتە بینی دەسەڵاتێک کە حکوومەتی بڵێن حکوومەت بە مەفهومی بچووکی یعنی ئەو و دستور و محکمەی اتحادی وەکوتم بابەتێکە لە بابەتەکان بۆیە کۆکردنی داهاتەکان لە خوارەوە ئەکرێ لە هەرێمەکرێت چکو هەرێم نێروی دەوڵەتە من بۆت کۆ ئەەکەم بەڵام لە دستور مادەم مافی تویە هی خاڵە سنوورەکان بۆت بنێرم داهاتی نەوت بۆت بنێرم چکو ملکی هەموو ملەتە بە پێی مادەی ١١ واتە من کۆیان ئەەکەم و سەری مانک ملزەمم پێت بڵێم ئێمە لە زەمەنی دیجیتال ئەژین زۆر کەت تەسەوەڕ کرد وەزیری نەفتی عێراقی 5-6 جار لە تەلەڤیزیۆن بینیمەوە ئەڵێ تا ئێستا یەک دڵۆپی نەوتی عێراقم بەدەست نەبینیوە من لە تەلەڤیزیۆنێک عەرەبی گاڵتێ پێ ئەەکەم ئەڵێ معنی چی ئەوێ بیخینە سەر تانکەر و بەرمیلەکانی بۆ ڕادستی کەین لە زمانی ئەوە سۆمە بە بێت لە جیهان یان لە لای وەزارەتی سامانی سوشتەوە 450,000 ئینتاج کردووە $10 کەمتر چونکە نەوتی عێراق ئەوی تێدایە 42% لە هەموو داهاتەکە بۆمان دێتەوی تەلقەرزە و نازانم چییە ئەمە پارەکەیە من بۆت کۆم کردووە فەرم و ڕەقەم بینە پارەنە تو ئەرکەکە پاش مافتێت ئەتو 952 ملیاردەکەم بدێ باقیەکەی وەرگران من 500 وەرگرتووە تو 400 دەکەم بدێت کورت مختصر ئەوەیە بۆیە لە خودی دستور ئەو باسە نەکراوە لە یاسای ئیدارەی مالی ئەو مەوزوعی باس کردووە بەڵام زۆر بەوردی حتى لصالحی ئێمەیە مادەی 27 خامیسان ئەلێت ئەگەر هات و هەرێمەکان و پارێزگاکانی نەڕێکخراو لە هەرێمێکەوانەی کە نەوت بەرهەم دێنن دوها کەوتن لە ڕادەستکردنی داهاتی نەوتەکە لە پشکیان لە ڕێژەی ئەوان بودجەیان ئەبردرێ واتە ڕێگای داوە ئەتوو نەوتەکە و داهاتە فدرالەکان کۆبکەی وەکەوەی ئێستا ئێمە ئەگەن هەمیشە بە حکوومەتی عێراق لێن ئێمە سجلاتمان هەیە داهاتی گومڕەکەکان لەوەتی ئێوە تو میزانێت بریوە تا ئێستا بەڕەقەم لامانە فەرم و بمان دێتە کۆ ئێمەش پارەی نەوتەکەی ئەو ساڵ بدێتێ بۆیە ئەم مەسئلەی کۆکردنی داهاتە داراییەکان لای من گرنگ بوو بیقۆزینەوە سۆدی لێوەرگرین تاکو شەرعیەت بدەین بەوەی ئەگەر هاتووە ئەوە طبعا پێش بریاری محکمەی اتحادی نووسراوە شتەکان هەمووی ئەگۆڕیت بەڵام گریمان ئەوە دەرنەچوو بوو نەوت لەبەرەوەی گرێدانی بابەتی نەوت بە سەرفکردنی پشکی هەرێم هەموو ساڵ ئەبیتە کێشەی هەر سەرەکی و ئەبیتە بەهانە و هۆی ئەوەی کە بەغدا یان نەینێریت یان فەزلمان لەسەر بکەت چزانم قستی ئەومان بدەتێ سلفامان بدەتێ با بزانین خۆی دستوریان چۆن باسی نەوت کراوە لە ئەو لە مادەی 111 کە ئەلێت نەوت و گاز ملکی هەموو ملەتی عێراق لە هەموو پارێزگاکان وەکو گوتم ئەو کولتورە سیاسی ئێمە تەعاملی لەگەر ئەەکەین ئەلێت تەواو ئەوە معنای سەر بە حکوومەتی اتحادیە حقیقەت وانە کە ئەرێت ملکە باسی داهاتەکەی ئەکەن زیاتر یعنی بێژگەلەوەی پەیوەندیەکە لەگەر بواری دارایی باس ناکەت ئەنەهو چۆن ئەوە کاریگەری هەیە یان داهاتەکەی کاریگەری هەیە لەسەر سەرفکردنی پشکی هەرێم و ئەو لە هەروەها مولکداریەکەی نادێتە حکوومەت نەسەن چۆن تەفسیرەکەی مۆزوعێکی ترە بەڵام هی ملەتە ئەلێت هی ملەتە لە هەموو پارێزگاکان لە مادەی 112 ئەوە ئێمە زیرەکی ئێمەیە من لە بیرمە نازانم هەودەنگ ڕەنگە ئەو کاتە لە کەرەبرایەتی بووم لە بەغدا گەڕاین لە منیان پەرسی گوتیان چۆن ئەبینی گوتم من شانازی بە دانوسکاری کورد دەکەم بەعکسی هەموو تەسەوڕێک کە ئەلێت ئێمە لە جەبهە شت بەدەست دێنین و لەسەر مێز غوزار دەکەین من شانازی ئەوەم هەبوو
بلغية كي زور بتشوك بوم لا أو تيمي كمفاوضات يأكد بو يعصي إداري مؤقت دستور بحقيقة زيركي بو زيركي أمش تبوي مع خبيري باش مرة لزبو هول درا برنسيب هيك للدستور العراقي جاب كده هول بدأ تكستي بدلي خود بيشاس بين الدستور هاتو برانبرت ريجربو ريغانا ده تكستك للدستور بنسره كبدلي دنيا هلا مثلا نفتو غاز اما هول ماندا او كان مثلا اوان ديانوس لما دي سوي عن زي وكذا باسم كيف سامان سروشتي كان اما بير مانا كده سامان سروشتي هي لكردستان كزبيري ناكردوا بو او اخينا او قلت ما نخي بابا سيناوتو غاز كان او مان هيا سركوتو بوين ليرش لوي بيروكي او كلغاني كاستكاريان لسر اكره و خوني كرد كبخوي نوت بدوزيد هول ماندا هیچ تکستك نبید درباره کلگاکانی آینده بویا اگر بینی لماده 112 باسی اوانه القائمه already in production نص انگلیزیه که او به همه هنگیه با ویستیان شتک بنویسین نظری مستقبلی او فهمان لك هلا اصيب باستراتيجيه دانان ونازان شيء وتا او ماده هيك ريجرنيه ولويكا بلين سرديري تو لقر مثلا يناوض بلا دستوري حساب بكده طبعا ماده ينظم ماده دوازده وكوتن باسي صدو دوازده وصدو ينظم كل قنوها كان ناكن بويا اللي ده ماده صدو بانزا اخوات هشتك الدستور اما جي بينا كرابيت بيش قال ده صلاة حصلية كان او لا ما في هريمه بويا جاري كتر مسألين هاكو كيلا سر ناوت بابتك و جاري كتر او برياري محكمة اتحادية لبيري قومان بكين هنا دستوريني ما ملك مسألين ناوت بويا دبي بجكن ربطنا كريبو بابتي دارهي طبعا درغاي هشتوا كراهوية تقريبا هند لشر هندا ماده هندا هيلي جشتي دارائيه كباس كده وش باشا شنكو هميشش دارائيه وقوت ايركك الارككاني صلاتي بجكار لشند هندا ماده باسا كراوا بجشتي وسراستي هولاتي وكاس هندا برادر بمنها قلت اود لايدا شنكو اما باسي هريمو حكومتها كاين بلان من لسال او برنسيبي كماف بيش اركا لما دي بانزا ما دي شلوشاش ما دكاني تر باسي اويكت انه ما في جيان وازادي واسايش دولة دبي ضامني كتو دبي ريجر بيت لوي او ما فاناس نور دار بكرين حتى اگر ياساش بي درتو دبي كروكا كي بمينيت او التزامك اداره اي دخيتا برام سر شان حكومه يانش اركي ما فيك ادات با هريم تشغاو بنراتي دولتك كهندا داهات دارا ايران بكار بيني بو بريو بردني دولت سبارت بهريم وفرزگا كان لما دي شش صدو شش باسي بيكناني دستيكي كشتي بو شاو ديري كردني دا باش كردني داهات فدراليا كان ودلني ابون لقيشتني هريم وفرزگا كان ببشكي خويان لقرزو هاوكاريا كان ودا باش كردني داهات كان بباشترين شيوا طبعا اويكا عراق خويل بزيد وابزانم هي اكد دسكراوا بلام هيك اساسية حتى جمرك يعني عبادية يود من أجسام سيطرة لإبراهيم خليل كم شو دبي جمرك دستي ما بيت سيطرة وأظن أنه دبي عسكر لبي بيتو بدستي وانيا لما دي صدو شاردا همهنجية يعني أويك مشتركة همهنجية كريتو موظف وكويس يصير لمطارها معنا لمطار موظف استخبارات عراقي هي ولا هي او يتر هي بلام معنانيه مطار وان بري اودان اكري بي جمرك بوشي وبيت اوش جاري كتر ايما بومان هي دهاتي خالص نوري كان كجمرك هي اتحاديه خوي كوب كينو لاخره رقم كان بدينه وان مقاصصه مقايسه بركه كما كان مقاصه بالضبط اوي جرينجا بحقيقه ومن يعني اساسي ام بروجي
مادي صدو بيستويك سيام التي تخصص نسبة عادلة من الوارد إيرادات الاتحادية للأقاليم والمحافظات غير المنضوية لتكفي لتمشية أمورها حسب نسبة سكانها دا تكانيهم بيوستكانيهم ورجي دانشتيانيهم. ها أما جرينجا أجر بين الأخيرة ما شاكا من شارع سريع كشون دوزيا بو أوي شوازك بدوزين أو مقاصة بو أوي مقاصة بكار بينين شونكا ككو أكرين تو كويان بكيان دولة كوي بكرة الاتحادية هل ما بسكي أمايا دابش بكرين أما باسي دارائية تقريبا دين أما هموي كيشكان شون درس أبن لهر صالك لكاسي أما دكردنو وبسنت كردني بوجي فدرال طبعا دائما هو من ناوي جنا كشم نبي كردور ناوي بيرجنيك هي لوقت صدام تايسا أو بوجي عراق درس أكاد همو صال كوبي أكاتو داوي رقم أكاتو رقم كان أغوريتو وخلاص واتوا كأنه استأذينا دو جرافيك مداناوا جوازي بنارتي لا بوجي حكومتي اتحادي يعني دولتي سعادة ودولتي فدرالية ولو شنت استزادة أنرين وشنت مرجدة أنرين كشي هرين بتنيا نوت إنتاج ناكت ششحوت بارزقاي عراقي نوت إنتاجه كان أوان هيج باسيانية أو كإيمة بداخل كبد سرتوا أو تمشي وازي ما ملك الدنمان إما أو ده الصوري نسر أوي ما ديس ده ينزل بالجكابيت كناس هنين خطرترين وخرابترين شت بو هرمو ناوبانجي لناو جماوري عراقي أو موضوعية أو جخت كردنمان ده بين رجايك مع بديار كم تخصص نسبة أو ده جار مبلغ ده عنن هوانش علين من بويا لبصرة ولا ناصرية نفط أو منية كهرباء منية فرما تنها هريمة أو ده مليار ولا جريد ونوتكيشي هي نوتكيش تسليم ناكد وأو باري منها خدمات بصرة وشتاء وبداخل أو أراستر روتا بوليستيي لنو أنجمن اليراني عراقيا كاري قربو كأمهستا من كان روجانا مع ملاك من قال على مكان أظنم جسباوا إنجا عم سلام بروالي وفلان وفلان بس سيس حد بويا شرح كان ناخوت ليرا شيت ديت جور ولا شيء أما كيشة كي جورية بو إما أو درس أو هستدرس كراوة ووقوتهم بجي عراقي بهمان شوازي داناني بجي بيش 2003 واتا بجي دولتك السادي مركزية كتيدا بابتكاني بجها الين افقيه اما حاكميه اما سياديه اما بخويا وامش بو وزاره كان لنو وزاره كان تشغيلي واستثماري هي لنو استثماري وتشغيليش دا بشكل لسر بارزقا كان وتاجر يك بهت لناصريه بلد باشا مثلا موصل كنفوسكي براود لغير تقريبا زياده رش يعني لدو محافظة مش على الأقل تماشاكت شأبيني تخصيص كراوة بمحافظين يعني بغداد ببي نفوس بيستويك تريليون لسالانة يعني مانقالة بيستويك مليار دينار حصيتي ببي مادي صدو بيستويك لبن نفوسي بلام بزرة أوان شأبين تنها أو بالي تلخان كراوة بو تنمية أقاليم بي لأن تنمية محافظات كان أظن مشانت مليونك عليه بومن بيستشل صاد تصد شو صد مليون صرف كراوة كجيبو هل محافظة كي هريم تقسيمية كان رأسا هند أو دا طبعا دا بشكردني بشي هر أويك بزربوني بشكي هر باريس جايك لناو ميزانية وزارة كان واي ليك الدوا طبعا كوزخ بيت او بشكي ما طبعا ام دانا يبقى افقي بيجواني سيستمي فدراليه بو چونكا ما دي صدو بيزيك واضحه باسي ريجيك يعني بشكيكي عادلانه بو باريسغاو هري مكانك تواتها او واضحه ترجمه عمليه
یاسای بودجە دەبی بە ئەم پشکانە دیار بکات یان نزبەکان على الأقل دیار بکات یان پرنسیبەکە دیار بکات من جدولێکم هەیە لەناو جانتای منە هەر محافظەیەک بەپێ استفادەم کرد لە معلوماتی انتخابات کە بە دابەشکردنی عێراق لەسەر بازنەکان ژمارەی دانیشتوانی هەر پارێزگایەکی تێدا بوو لە ئێکسل بە طرح و جەمعێک ڕێژەی هەر محافظەیەک پاشان ئەو ڕێژەیە زەربی بودجەی فعلی بکە کە لە 164 تریلیۆن و 114 ئەمینن دەرئەچیت هەر یەک ئەوەی چەندە یعنی ئەگەر لێکی دەی مەسەلەن سلێمانی وابزانم 5 ملیارە زۆر هەیە 8 هەیە 12 هەیە 13 ینی نینەوەیە بەسڕەیە بابلەوە بزانم حلەیە ئەمەە هەمووی ڕێژەیەکی باش وەرەگرن بەڵام بزر بووە بۆ زیاتر شەرحکردنی ئەم مەوزوعە لە بودجەی دەوڵەتی سادە دەوڵەت هەیە و ئەموتر هەمووی تابعی ئەوە بۆیە سیادی هەیە و حاکمەی هەیە هی خۆیتی و تەشغیلی و استثماری هەیە تەشغیلیەکە لەسەر ئەساسی وەزارەتەکانە و هەندە راتبەوە وەرازام چییە لەناو وەزاراتش اینجا دیاریکراوە مدیری شرطەی دهۆکە و مدیری شرطەی ناوچەی نازام چ بەو شێوە بالمناسبە ئەو ڕۆژە ڕقەمم خوێند من نازانم ئەوەی معلوماتی هەبیت لەمن باشتر ئەلێت میزانەی سەرۆکاتی هەرێم 72 ملیۆن دۆلارە ساڵانە سەرۆکاتی کۆمەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران 62 ملیۆنە ئەوە بزانم و ئەنجومەنی نوێنەرانش 52 ینی لێکی دەی تقریبا زیاترە لەو پشکەی کە ئێمە وەرەیەگرین ئەمە لە دەوڵەتی اتحادی وازحە دەوڵەتی عادی دەوڵەتی سادە یعنی دەوڵەتی فدرالی ئەو تەجروبانەی کە من بینیمە و بەدلم بوو طبعا جارێکی تر ئەلێم فیسکل ریگولیشن ئەنواعە و پێچەوانی یەکترن بەڵام یەکێک کە بەدلم بوو گوتم خۆزگا ئێمە لە عێراق هەمان بیت حکوومەتی فدرالی خۆی 10 تا 15 لە 100 زیاتر پارەی بۆ تەرخاندارکرێ بۆ پرۆژەکانی هاوبەش ئیتر هەیە مەسەلەن تو هێلی ئاسنی دروستەکەی ئەوە ئینترا ریجن ینی عابر الأقالیمە ئەوە حکوومەت بە هەماهەنگی لەگەر ئەوان واتە میزانیەک بە نسبەیەک یان بە هەر شێوەیەک ڕێککەوتنێک لە داهاتەکە ئەوانش و ئەوش لە داهاتی دانە سەر لە 15 حتا 25 لە سەدی میزانیەکەیە بەڵام 6 حتا 75 لە سەدی میزانیەی ئەو دەوڵەتە بۆ هەرێمەکانە چیت هەرێمەکانی تر لە خوارەوە ئەوان هەموو ئیشەکان و کۆتم نێراتی دەوڵەتەکەن و دستوری عێراقیش وایێت هەموو ئەو کارانەی پێویستن بۆ ڕێبەرەوەبردنەکەیەکەن ساڵانە مەسەلەن لە ئەڵمانیا زیاتر من تەرکیزم لەسەر کردووە مؤتەمەرێکی دارایی ئەکرێ ئەوسکلایک یعنی بەراوردیان مساوات ئەوەکەن هەر هەرێمێک داهاتەکەی چەندە ئیتر مفاوەزاتە حکوومەتی اتحادی ئەپارێت لێیان تکایە هەر چار ویلایەتی شەرقی هێشتا وەزەیان دامەوە هەندە پارەم بدەنێت تاکو بتوانم وەنی سۆسیاڵیان ئەوەی مەدرسەکانیان بایەرنە وە بزانم وێستفالیایە ڕۆڵ منطقەی ڕۆڵ هەموویەوەی غەربی شیمالی هەمویان زەنگینن و ئەلێن ئێمە چ مەجبورین ئێمە زیرەکین و خەلکی ئێمە خۆ دەزانی ئەوەن دەوڵەتانەی یعنی ڕەسمالی بازاری ئازاد لەسەر فائز القیمە ئەژین زیاتر لە 20% ئەلێت ئێمە هەر جوولەیەکی ئەو جگارەکرینە چزان چای خواردنەوەیە تا بگەیتە سەیارە و خانووکرین 20% لە هەر شتێک کە ئەفرۆشرێ ئەدرێتە حکوومەت ئەلێت ئێمە جوولەی ئەبووری لای ئێمە بەهێزە پارەکۆ ئەکەم بۆ حکوومەت ئێوە سەدەیە تەمبەلەکان بەڵام سری فدرالیەت ئەمەیە بە حقیقەت ئەمانن تەمسیلی دەوڵەتەکەن ئەوی تر هەندە ئەرکی خۆیانانی من یەکێک لە پێناسەکانی فدرالیەت کە بۆ من زۆر تازە بوو ڕا بزانم لە ساڵی 2000 یەکەمین جار لە ویلیام سەفایر دیکشنەریەکی هەیە سەفایر دیکشنەری ئۆف پۆلیتیکە ئەلێت فدرالیەت ڕێککەوتنی چەند یونیتێکی یەکەیەکی سیاسیە کە ئەوان دەستبەرداری هەندە ماف ئەبن ئەیدەنە یونیتێکی تر یەکەیەکی تر کە لە لایوانەوە دەستنیشان کراوە و هەڵبژێردراوە ئەو
بي الين هندا اركتب وايما بجيبك وايمش تعهد كين كاروباري بريبرني دولة لحدود قومان بكين بالضبط لسر او اساسيه كمساله ماليه زيادة هري مكان ظالب نكو حكومتي اتحادي ناشاري اوان بيت روحي فدراليتي درست لوي HSP اما غايبه العراق وام بروجي من باسم كردوها هولدت نيزيه يعني فكره بيتجاري قد تقاتن لي كم مناقشه او انا كان ممكن ني عرب قبولي قد قبولنا كذا وايد ديال تايب كامل چندی جێبەجێ ئەکرێ بە هەوڵ بدەین بچین یەکەنگا و دووەنگا و چاوەڕوانی ئەوی تر ئەبین. اوكي واتە ئەگەر بگەڕێینەوە ئەمە عێراقش خۆ ئاسانە ها يعني ئەمڕۆ وەبزانم داتەبێسەکەیان هەمووی بێکسلە بە شتیتر نییە هەر برۆ سۆرتی بکە حەسەب محافظات او پارەی تربیە صحة او هەمووی کۆبکە و ئەتوانی زۆر بە ئاسانی هەمان ئەم بودجەی عێراق بەشەکانی محافظات دەرکەی بەڵام خۆی ئیدیال تشت ئەوە کە بودجەکە بە پێی مادەی 121 لەسەر ئەو ئەساسە دابڕێ ئەگەر هاتو ئەمە کرا طبعا ئەو پارەیە کە بۆ پارێزگایەک تەرخان کراوە لە وەزارەتەکان و خەرجات سیادی و حاکیمە کۆ بکێت بە ئاسانی دەتوانین بزانین هەر پارێزگایەک بودجەکەی چەندە و بۆیە بتەسەوری منش ئەوە باسم کردیە یەکێک لە هەنگاوە سەرەکیەکان ئەوەیە ئەمە ئەنجام بدرێ هەوڵ بدرێت جێمالیە قانونیە مفاوضاتە بینی قیادەتی سیاسیە تاکو ئەو هەستەی کە تەنها بەسی پشکی هەرێم ئەکرێت نەمینیت و ئەو خەلکە ئیتر ئەوە نەبیتەوە وەڵڵا حکومەتی اتحادی پارە دێتە هەرێم و هەرێم نەوت نادەتش و ئێمە لە پارەی خەدەماتی خۆمانی باسوەیە. ئەم پرۆژەی یاسایەی کە ئێستا باسەکەم لەخیرەوە لەسەر بنەمای ئەم هەموو بڵێن ئەوانە هەوڵە دەت بە مادەی ئەو یاسایی بابەتی دارایی جودا بکات لە ناکۆکی و کێشە سیاسی و دارایی و ئەوانە و پابەندی حکوومەتی فدرال هەکات بە ناردنی شایستە داراییەکان سەرەڕای هەبوونی ناکۆکی مادەیەک هەیە باسی ئەو ئەکات و خەرج نەکردنی پشکی هەرێم پێشێرکردنی دستورە چونکە مادەی 121 ئەلێت تخصص دەبی تەخسیسی کرد. ئەمەی تازە مەسەر ئەمەی سێیان بەپێی تەجروبە بەپێی ئەوانەی شارەزاییان هەیە لە بەغدا هیچ مانگ نییە لە وەختی باشش نەک وەختی ئەزەمات پارێزگایەک یان حتى وەزارەتێک توانی بیت حد على وزن 60 حتى 70% لە میزانی خۆی صرف کرد ڕەنگە داخلیە و دیفاع زیاتر صرف کەن چونکە وازانی کێوە چیت بەڵام سەرەڕای هەموو ئەو دزیە سەرەڕای هەموو ئەو مەشاریع وەهمیە من معلوماتم بۆ دەهات بەردەوام ئەنەهۆ سەری مانگ ئەو پارەی تەخسیس کراوە بۆ محافظەیەک 3 تریلیۆنێک صرفە بیت و 2 تریلیۆنی تر گەرێتەوە میزانەی عێراقی. طبعا گەرانەوەی نەزەریە چونکە نەچووە پارەکە ئەسڵان کێشەی عێراق چییە مامەلەکردنی لەگەر محافظاتی و هەوڵە دەێت ئەو مامەلە لەگەر ئێمەش بکات ئەوەی کە پێویستی بە پارە هەیە و هەوڵە دەت سەرچاوەیەک بدۆزیتی پارە بۆ تەمویلی پرۆژەیەکی پێویست مەجلیسی محافظەیە مەسەلا یان مدیراتی عامل لە محافظە بەڵام ئەوانە ئەمری سەرفیان نییە ئەمری سەرف لای وەزیری دارایی مرکزیە ئەم وەزیری دارایی و مدیر عامەکانی و خەبیرەکانی لەوێ ئەو لەناو پرۆژە و لەناو واقعەکە ناژین تاکو گرنگیەکەی بزانن لە هەروەها دەوروبەریان هەندێک التزاماتی تر هەیە ئەوە بۆ شار ئەوە بۆ فەیەزان ئەوە بۆ نازانم چی اینجا وەزیری دارایی ئەگەر تەفەهومیشی هەبیت بە پێی اختصاصی خۆی صرفی فعلی دەبی بچیتە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بدرێت. اینجا ئەمە هەمووی وای لێ کردووە پارەیەکی زۆر تەرخان ئەکرێ بۆ محافظات وە گوتم بە شێوەیەکی ناڕاستەوخۆ چونکە بۆ پارەکە بۆ وەزارەتەکان و بۆ ئەوان تەرخان ئەکرێ بەڵام کە سەری مانگ ئەڕوات ئەچیت و پارەکە صرف نابیت کەس نازانێت ئەو پارێکەوە چووە وەکو بزڵ ئەوەی پارەی بۆ هەرێم تەخسیس کراوە ئەگەر مادام ئەوەی تەصفیە حسابی ساڵانە ناکرێ
او بارا خرج كاوا يعني يمكن البنك المركزي درشوا بلام تشيلي هاتوا شكونا ماوا الليره ماديك من داناوا هولم داوا بو رازي كردني محافظاتي خوارا وبروجي خويا بزانن كاو بارا نقريتوا ما دام تلخان كراوا ما دام لبجات دياري كراوا تاثير هيك بارك ترناكت بمينيت لو محافظه طبعا بقى قاعدين يسووا شلون هم مدور معناها ابو الحسابات خومان بمرجك او بارا تلخان بقربو باش تنكردني وبيشكش خصتني جيل خان وبيشكشني خدماتها سركيه كان من اول دانايا طبعا هر بيويستاش ضروريش ودوامش اما وكلين لقمه كابو اوي ام محافظات الجنوبي قانونك لا مصلحتي خونا مزان كلها مصلحتي او انا مبدئيا كتير هي من نظرا بالضبط شي بيلم بعربي الصرف التلقائي انا او الصرف الذاتي اشتكيوها بيلن اوي كبنك مركزي لعنده حالات بي اوي امر بوي بهت لو انجمني وزيران بارا كصرف كت هنده بارا هي تلخان كراوا واضحه بلي همو سري شلون هي البنك لدروا اشمل بنك اتفاقك كم همو سري ماك او هنده بارا بو كهرباء بوم بنيرا او هنده بارا بنيرا سر فلانه حساب بي وصلك بوم بيت يعني بتشمو او وابظن التمويل التلقائي او الذاتي بيلن اقرهاتو لا برنسيبي داناني بجا ببي اويا بروجي اسايا بوشي ودانرا لسري صال بشكي مانغاني هر هريمك وهر محافظيك ديارة بيوسناك دي ترجاري كتر بشن وزيري مالي حسابات بكتو بيني ريتكو بنوي كم انجمني وزيران وانجمني وزيران موافق بتو وزارة إدارة اي بلد باشا ولا بريكا حاجة كيرا بارا حجز ببيتنا اوتوماتيكي بنك مركزي امر كان بفرع كيلا ناصريه ولا ميسان ولا هولير يعني لا او ندا بارا امانجا صرفك برنسيبي تر جاري كتير بينن تكراوا اندر انجامي او هم برنسيبو بناما كان بنكا باسكرا ذهت كان فدراليا كان كو اكريت لباتي ناردني بو بغداد لبشكي مانجاليان كم دكريت فاش هشتني رجاي خويان لبداهته هو يا سايب بريو بردني دارائي قانون إدارة مالية مادة بيستحوذ خامسا تقريبا علاج كردوها وفكريتر هي او مسألة ريغاي كونغري سالاني او درسني شان قدني هاتشان الريجا وبشكاكة تقريبا ثابت عبيد بلام لوي قرارك لسر ادن بمبلغ او انت وبجا مناقشات يزورناك رأسا نقل أكلت بقوي وطبعا أو كونغريا أتوانيت صال بصال أجر بيوزبو ريكاركان دربكت شونيتي معاملة كردن لقل أو مسألة كو كردنا ناردنا حساب وطرح الجامعة أواني بوزان بريزان أكثرية لقل صوت أشنانا خاله به زكاني ام بروجيت شيء او الرشاوي برجوندي بار زكاني عراق كراوا السروشتي دستوري هي وبالاترا لا ياساي بوجاك ابو هر صالحك وجدا كردني ناردني شايستك دار كان لنا كوكيا كان اما چند درفت من بود درست دين داقايا كرشاوي برجوندي بار زكاني عراق كراوا اجري دنگداني سمنو شيعه ياساك بهستر لوي تو بشي مطالب كردي لا بيشكشكي او سروشت دستوريه كو قوتم قسمت كردني وهمار كردني بدو لسر سيبيت ريجر ابيت لا در كردني هر ياساي كان بريارك زيان بخش بيت بهرم هرشندا قوتم جارك كتر لو كلتورة سياسية عراقي اما خواز وش فور ثينكينج كاوا جدا كردني ناردن يعني واتا اجري بردوامي بشكي هرم بنيرت سرراي اوي كيشان هيا لسر ابراهيم خليل لسر شنور لسر جمرك لسر هالشتيك او شتيكا وجاري كتير ما في بيش ارك تو دبي دهات نسبي دهات ما في صد ما صد بيستيك بنيري خلا لو زكاني امشيا يعني سلكوتني ام بروجيا نا لوازي خدي بروجي برا هري كوراكيبا باشترين كذا زانيت من فكرة كذا يا سايق متكاملة زانم بلام خلا لو زكاني جيف كردني يعني قبول كردني عقليتي مركزية لبغداد ريجر أبيت أنه سود أو سوداني كخويا مش هيا
بۆیان هەیە خۆیان تێنەگەینن و ئەوە واتە ئامادەکاری نییە بەرامبەری تۆ کە بگەی بۆ چارەسەریەکی بەردەوام یان بۆ تێپەڕاندنی خاڵێکی تری لاواز ئەگەر ئێمەی کورد ناچار بووین پێشکەشی بکەین طبعا سنە و شیعە دژ ئەبن بۆیە ئەمە پێویستی هەیە بەکارکردنێکی یعنی بەڕاستی ماندیبوونێک لەسەر ئاستی سەرکرداتی سیاسیەکان بە تایبەتی ئێستا دەرفەت هەیە کە هەندە فراکسیۆن بۆنی ئەوەیان لێ دێت کە تۆزێ عەلەقەل منزەبت بن وەکو پێشان نەبوو پێشانە زیانەکرد بۆی گوێ لە ئەوە ناگەن ئەمە طبعا مەترسیەکە لەکوێیە ئەنەه مادام ئێمە ئەگەر پێشکەشیکەن عەرەبەکان یان ئەوانی لایەنەکانی تر هەر لە سەرەتاوە ڕەدی ئەکەن وەکو ئەڵوێز بەرامبەر کورد چونکە ئەمە کورد داوای کردووە پێش ئەوەی خودی یاساکە دژ بن بەڕێزان زۆر سپاس ئەمە باستەری ئێوە گەشتکەم تۆزێک یاساکە هەر ئەو هەرێ وێرتان نییە وەکو لێرانە PDF بەێ بەێ دێڵە بابا PDFتان ڕیدەر هەیە هێجێ دێتە بیدیانی مشکلە مەزگتین عربيكتنا كردية وضع عربيكت بدون تكون باشا هدفك أبو عربة قانون تنظيم العلاقة المالية يا وتعريفها ووازي لدينين مجلس نواب ونظام شيء أهدافه كاني ضمان حصول المواطنين على حقوقهم ومستحقاتهم حيلولة دون صدور تشريعات تعليمات كمزجور الحقوق الواردة ووضع أسس ثابتة لإدارة العلاقة المالية أو باسي مؤتمرك كأكد لأن مانجي نويك مؤتمرك وزير تخطيط ووزير مالية أكريه ببيت دو مؤتمرك بين هرم وحكومة الاتحادي مباشرة طبعا ويكش بين حكومة الاتحادي ومحافظات لو تداول حول تثبيت النسب والحصص أو بيستا طبعا تاكو أو الروب ده دبي مش كشف واردات اتحادي مانجي رابردو بيش كين حفتية كم بلين لهر مانجيك أو كاتا أو جمعوا طرحاء بكريتو حصة كيتو بود بنيرن وبرامبري أو حكومة طبعا التزامات أو صرفة بود بنيريت اوكي او مبدئي كتب تمويل تلقائي تمويل ذاتي ما دي بيش تثبيتي مبدئي كوكوتم نظرا تاچند اتوانين لا يعصاك بيلين قطع ميزانية الإقليم أو المحافظة طبعا لسه نسيمها محافظة يعني محافظات غير منتظمة أو خرق الدستور مادة 15 وشلوشش وصلوا بيستو ولا يعمل بأي نص يؤدي إلى ذلك أما مثلا أو بكوتم في حالة وجود خلاف بين الحكومة والأقاليم والمحافظات حول مسألة إدارية أو قانونية أو مالية يتم الاستمرار في صرف حصة الإقليم أو المحافظة على أن تدخل أطراف الاختلاف جاء أطوانين أو روجانا أو ما ويا تحديد كين لخلال تدخل في مباحثات التوصل يعني نشرت لخلال سيروج حلي كان رنقدوس على البردوان بيت بلا كخلافك بردوان بو انها كري ميزانيه راقري لبر او شوف ظالم منافيه نيه او اوش باسي او فكره كذا او كبارك بمينيت لمحافظات بلا يبقى كحساب مدور دون ان يؤثر ذلك على تطبيق احكام الماده الرابعه من هذا الدستور كباسي صرف كردنا يعني تو باركي بو صرف كينالي چندت ماوا بيست ماو تسيهت لاي من دهت ادمنا سيهكي اديه بردوامي او باري امينيت بما محافظه كانت وان كان خوان جبجب كان او بو خدماتي اساسي اوش بس مؤتمر كيا تحديد النسبه كان كريت حصي هر محافظه كريت اسسو بنغاوي بيويستي كرداري بو شونيتي والقرتني بارك يعني مثلا لو الكري باس بكري كم اكريت لا او وامانه ام نسبانه تحت تثبيتها من لا دستور لا بوجه
أول شيء تقدم واضحة مجلس نواب لجنة مؤقت درس بكتكو كاتشياسا هي أوامر هي كاتشد غير ماي هنا مناقضي أم ياسا أنا شو كأجر ياسا يقدر شو نبي وإن أمانش بخبر لا يعمل بأي ناصر يكون أعضاء أو أموي أو أما ياسا هكيا من سريع وش مجيش كدور زمان زور سوشن كرت زور سباس بو جرتنتان وفكرة كخيالي بيت وش فور ثينكينج بيت أوش بتصوري من بجدي بيت بيست حكومتي هري من كردستان كان نرش الزواج بو قوتن باش بو هاتي تاقوت لو جملة بميت لا متابعي آخر زول جرينجا بتصوري من إما بير بكين قيد شرطنية أوي من باسم كدوب نتاجي فكري إنساني كممكن أقل كيلا من عقل تر بلا أقول شيء وزي إما ما لما أنا أكرت أنا وبشي نهمي ما دعوة بكين ناجحنا بو وابو بعكس ابو وايلي هات كرد هميشه استغلالي فرصه اكد حكم الضعيفين امشي وزا حلك ابو عراق الدستور ابو عراق نبو بس تيدا ما فكاني خوان بو فكرك مني اساسي او ابو كاول بدايم شي وزا كان حكومات لبريكو خوي ببينيت ناشاره حصي اما صرف بكاتو اوش وحكومته وبزانم وبو خلق شو ديايا زور سباس انا كم و سربرزر من بتبيني اكانتانو و بشنيار اكانتان بو اوي بكريت طايره كي معقول تر زور سباس شكرين كبيروكا باشا بس اما ابي زيادة بقورات بيركينو ود دستورك هي وفيل دستورك اكن جيبه بمعنى كان ببيروكية وإما بشو ترحيكين ميزانية إما دايناني حكومة الفدرال دايدنا بحمو عراق أو ميزانية دانا فإما ناتو أن اقتراحي بكين بلين أو ميزانية كتان بس يكو كاكاوتي يعني أو بيروكيتو بدري أقل وزير مالية للمستقبل يعني بابلين كردو بيدينا تشوك وزير مالية خوي نحمو عالمه وزير مالية ميزانية دولة دانا من العراق نازم شي دايننا وزير المالية اقتراحها كان سودك دانا دعاي دروابو برلمان مناقشة لك فبدرية أو يعني خرابنية سودي ليبينية بس بيني بلسر بند قانون كان تو احتمالية دانا وقاعدة قانونية أبي الصريح بها قاعدة قانونية أبي شارسري كشبكة نلو في حالة الخلاف لجنة مؤقت قانون واناليا يكسر شون بويروشيت وانا لا بدي ناخذ يعني بابلين تنقيح يا قاعدة وإلا وما حصل تمام شو احترام هذه الخلافات دهنا نهبا اما يكسر قاعدة قانونية بدوسي اما بس تو يعني واجبك خود كردوته ودينا او وزير ديكا اوان سنه وري دغرن وري ناغرن شكو خوان اوان لما بتستدانن دو مهن اوان خوان دستور تطبيقنا كان دستور يعني كدستورك او بتاع محكمه هنا قانع بن من ولا كرد اقتراحي وابو ما ناردوا يعني من براسي لم رجعنا جيش ما قناعات اما قد لنا العراق ناتواني مشي براسي يعني سيبك هين ارسولينا زور سباس دكتور هو بس عفوا اما فكري مشروع قانوني كيف يشكل بو انجمني نراني عراق يعني على اساس اجر وقوته مشكلتين كذا لا اعلى شيء ما لويت توانيمان قانع كان خالد مصلحتي قوم الدكتور كل خالد امي اسايا در اشيت يعني لا انجمني يعني ونراني عراق وبياساي كعراقي اخذوا قانون نابي انتم ميزانيته هو اما قانون تايبه تقدرش طبعا قانون شلون ماشي ميزانيته قانون ميزانيته حموي ايرادات مصروفات تنظيم محافظات بس قالوا قانون اداري مالي دوله فيها يعني مصلحه مالي بس تقول تنشتي ميزانيه وقانون شي درك تعليمات رنقه تعليمات بس قانون لا عفوا جنابي الدكتور اما نقل قانون اداري مالي كيسا
دیوانی چاودێری دارایی اتحادی هاتووە ئێرە لەسەر ئەساسی ئەوە تەعامڵمان لەگەڵ دەکرد. بەو قانونە ئالیەتی دانانی موازنەی دەستنیشان کردووە. یعنی فکرەکە ئەوەیە عێراق هەمووش تەنزیم کردووە چی ما تەنزیم نەکردووە؟ زانم جادا لێم ئاوا یەکێک لەو بڕیانە ئەوە باسم على كل زور سباس باش ڕێیە. خۆش بکار یەک شەوە زۆر مناقەشەمان کردەوە. من پێم وایە شانسی ئەو پرۆژەیە ئەو کاتە زیاتر دەبێت ئەگەر لە عێراق چەند ئەقالیمێک هەبێت خۆیانی لێ بکەن بە ساحێب. بەڵام ئێستا لەبەرەوەی شیعە و سوننە هەردووشیان خۆیان لە چوارچێوەی دەوڵەتی ئیتحادیدا دەبینین دەکەونە بەرامبەر ئێمە. بۆیە لە حاڵەتێکە ئەگەر تا چەند هەرێم لە عێراق زۆر ببن خۆیان بکەن بە ساحێب دەرفەتی ئەمە زیاتر دەبێت. ئەجینە ئاوها ئەگە عێراق بەو تەبیعەتەی ئێستایە ببینێتەوە دەوڵەتێکی فیدرالی لەگەڵ تەنیا هەرێمێک کێشەکە ئالێرەدا دەبینێت. زودي نابين أوي كبسات باسية نا مەبەستم نا سوودی دەبی سوودی دەبی ئەگەر پەسند بکرێ بەڵام لە نەبوونی ئەقالیمی تردا تکە ئەمە بە پلەی یەکەم تۆ لەوێ تەرکیزت لەسەرەوە کردەوە فکرەی کە باست کردووە دەوڵەتی فیدرالی کۆمەڵی هەرێمن یەک دەگرن لە تۆ لە چەند پارچە قوماشێکی پێیەکەوە گرێدراو نییە بەڵام تۆ ئەو پارچە قوماشانت نیە تەنها هەرێمت یەک هەرێمت هەیە. زۆر سپاس دەست خۆش بێ کار دکتۆر ئەمستەلام بلەوکەیەکی گەلە نییە خۆ پێمانکردنیشی پێوە دیارە گرنگی شار بخێتە سەر وەرەقە لە چوارچێوەی دەق و ئەمانە ئیتر لە چوارچێوەی موناقەشە و گفتوگۆ ئەوان دەرسێ دەستت خۆش بێ و من پێم وایە قابلی تەتوێری باش دەبێت لە ڕێگای ئەوانەی بەتایبەت لەو بوارەدا ئیشیان کردووە لە کوردستان یا لە عێراق. فیدرالیەتی مالی بەعامیانەوە تا هەردوو لاکۆی دەکەنەوە ئیتحاد و هەرێمەکان و دەیخەنە سندوقی گشتی یانەوە تا هەموو ئیتحاد کۆی دەکاتەوە و ئیتر دواتر بە جۆرەی قانونێک و بە جۆرەی سیستەمە دەستوریکە هەیە تەوزیعی دەکات یان ئەوە تا هەرێمەکان و پارێزگایەکان کۆی دەکەنەوە و دوای پێداویستیەکانیان جێبەجێ بوو بێنێرن بۆ دەوڵەتی فیدرال بە جۆرەی کۆمەڵی ئوسوس کە هەبێت چونکە ئەو ئوسوسانە دەبێت ئەمانە بن کە پێویستن چکە ئەو کاتە ئەگەر هەموو پێداویستی هەرێمەکە بێت کە بڕیاردرا لە خۆی پێ دەبێت معیار و مقیاس دابنرێت پێداویستی هەرێمێک وەکو کەنەدا نەوتی نیە هەرێمێک هەیەتی و هەتا دەبێت و هەرێمی هەیەتی کەمیل و بەشی ئەوانە کریش پڕ کاتەوە کەمیانە بۆیە ئەو عەدالەت و ئەو مساوات و ئەو دەڵێ پێداویستەکان و محوری سەرەکیش بە تعدادی سوکانی وەرگیراوە کە من پێم وایە دەکرێت جگە لە تعدادی سوکانی یعنی هەندێک وێنە وەرشتی تریشی بۆ داخل بکرێت. بەهەرحاڵ ئەم پرۆژە قانونە نازانم تا چەند ئیمکان دەبێت لە خزمەت ئوستازی بەڕێز جەنابی دکتۆر کامران ساڵحی بڵێم ئەمانە ببنە ئوسوسی تەوجیهی بۆ تەنظیمی علاقەی مالی لە نێوان ئیتحاد و ئیقلیم و محافظاتی غێر منتەزیمە بە ئیقلیم. ئەو ئوسوسە وەکو مەبادیی تەوجیهی ئەو ئوسوسە تەوجیهانە و ئەگەر بکرێت ئێستا لە ئیتفاقی سێقۆڵی یا ئیتفاقێکی بچێتە پێشێ یەکەم ئیتفاقی و خاڵی سەرەکی ئەوە بێت کە یاساکان بە فیدرالی بکرێن لەژێر ڕۆشنایی دەستوردا و پێم وایە قانون ئیداری مالی قانونێکی زۆر مەرکەزیە هەر بە خۆی هانەیە بۆ هەرێمێک یعنی دوای ئەوەی پەرلەمانەکەی بڕیار دەداتەوە بنێری بۆ وەزارەتێک وەکو محافەزەیەکی زۆر سەرسەمەرە تەعامل لەگەڵ یعنی بێمانایە زۆر پێم وایە دەبێت کە لە خاڵە زەوهەریەکانی دانووساندن و گفتوگۆ ئەمانە ڕێخستنەوەی دانانی قانونێکی لەم تەشنەی فیدرالی مالی بێ کە پێم وایە دەبوو ئەمە لە ئەولویاتی دانانی 2005 و هەتا دواتر ئەوانە ڕایە ئەوان هاتن دەستی خۆیان هێنا ڕایان کێشا هەتا لە 2019 ئەوان بەسەر عێراق و ئێمە هەموواندا فەرست کرد بۆیە پێم وایە ئەفکارەکان دەکرێت جێگای خۆی بگرن لە چوارچێوەی یعنی من ئەگەر ئیجازە بفەرمێت کە ناو لە حەزەم هەیە مەرز نییە ئێمە داڕشتنی مادە و بڕگەکان لەژێر ڕۆشنایی مادە و بڕگەکانی دەستوری عێراق بکەین دەکرێت لە چوارچێوەی کۆی گشتی ڕۆحی دەستورەکە بکەین کە ئەمە ڕێگە ئەنسەرترە سیلم دروست دەکات تەعاونێکی ئیجابی لەگەڵ لە نێوان هەرێم و پارێزگایەکان و سوڵتاتی ئیتحادی دروست دەکات وەکو چەمکەکانی دەستور هاتووە
خزمەتی عێراقیەکان دەکات و وەکو دەڵێ توزيع الأمثل للموارد المالية وهي مادة صوتي بشتير ضلي بشير بخصوصي عادل عدولة وأنظر اشتغل ذكري أمانة بنا أبي ولا بو في هذا كردني تمسس بو لبناو جيب زي كردني برنسيبو تمكن سالك كان الفيدرالية المالية لدستور عراقا أما بعده أسس توجيهنا دق النبر بس كانت خوش بيو شايستي دولة بتقدر وزور سباس سپاس بابەتە هزرێکی ماکس وێبەری تایە کە نوێکاریە کات و بنەماکاندا دەڕێژێ بەڵی سۆسیۆلۆجیەوە خۆی پرۆژە زۆر باشە ئەلبەتە خۆزگە دەیان پرۆژەی لەم چەشنە لە 2005-2006 دا دەڕێژرا کاری بۆ دەکرا بیرۆکەی فیدرالیەت لە عێراقا بەڕاستی هێشتا نەچەسپێنراوە ئێمە لە سەرەتای ئەوەی کە باس لەوە بکەین چۆن بتوانین خۆمان لە مەرکەزیەت دوور بخەین ئەو هزرەی کە ئەمڕۆ لە عێراقش هەیە بەوەی کە حکوومەتی زۆری نەش پێک دەهێنێت بە بۆچوونی من ئاراستەکەی هەر بەرەو مەرکەزیەت دەڕوات یعنی ئەمە دیراسەیە کە دەتوانانی زۆر بەوردی بچی دەناوی لە نەتیجەکەشی هەرەوە دەسەکەوێت کە هەتە دکتۆر عومەر ئاماژەی بەوە کرد کە نەبوونی هەرێمی تر لە هاوشانی هەرێمی کوردستان گرفتێکی گەورەی دروست کردووە بۆ هەرێمی کوردستان کە پارتنەرەکانی لە هەر بابەتێک کە پەیوەست بێ بە لایەنە ئەرێنیەکانی گەلی کوردستان ئەوانەی کە مافی دەستورین پێکەوەن بەرامبەری ڕادەوەستن و بینیمانە لە 2007 کودەتاکرا لەسەر دەستور هەوڵەکانی ترش دوای ئەوە تا ئەوەی کە گەیشتە 2014 بەو شێوەی کە بودجە بڵدرا و ئێستاش بەو شێوەیە کە ئێمە بە دوای ئەوان دەکەوین و ئەوان وەڵاممان نادەنەوە ئەوەی کە ئاماژەتان پێی کرد کە لە وڵاتانی پێشکەوتوو لە ڕووی فیدرالیەتەوە چ ئەڵمانیا بێت یا سویسرا بێت یا هەر وڵاتێکی تر ئەوەیە کە حکوومەتی فیدرال دایمە هەژارترە لە هەرێمەکان ئاماژەتان بە بادن-ڤورتنبەرگ نەکرد بەڵام بادن-ڤورتنبەرگ و بایەرن دوو هەرێمی زۆر دەوڵەمەندن لە ئەڵمانیا و ئەوان هاوکاری ڕۆگبیتەکەن کە هەژارن بەڕاستی ئەوانەی لە سەروترن یاخود بەرلین خۆی وەکو هەرێمێک گرفتی سەرەکی ئەوەیە کە لێرە هێشتا بیرۆکەی ئەوەی کە چۆن بۆ نمونە فینانس فێرفاسۆن بۆ نمونە نییە مەسەڵەن دەستورێک بۆ مالیە دەبێت بوونی هەبێت بەدەرلەوە عەقلیەتی دابەشکردنی ئەو پارەی کە لە ناو دەستی ئەو سندوقەیە بۆ تەنمیەیە زیاتر یعنی ئەوەی کە لە لای فیدراڵ نەک بۆ ئەوەی کە مەسەڵەن دەسەڵات بسەپێنێ بەسەر هەرێمەکان و پێیان بڵێ دەبێ وا بکەی وانەکەی ئەوە تێدەبڕنەوە ئەم شتانە هەموو ساڵێک نوێ دەکرێتەوە مەسەڵەن ئێستا بۆ نمونە لە ئەڵمانیا بەو شێوەیە کە لە ڕووی داراییەوە بەردەوام کار لەسەرەوە دەکرێت پاکێتی نوێ چۆنە حیزبەکان مەسەڵەن لەسەرەوە ڕێکەکەون و مەسەڵەن چ کەم و کوڕیەک لە ناو هەرێمەکان هەیە دیراسەی دەکەن و ئەمانە ئەگەر لە بواری پەروەردە بێ یا لە بواری تەندروستی بێ ئەم شتانە بۆ ئەوە تەرخان دەکرێتەوە لێرە ئەو شتە وجودی نییە کە مەسەڵەن بەو شێوەیە کە بڵێ دراسە بکرێت لە 2014 تا ئێستا حکوومەتی عێراقی مەسەڵەن کە بودجەی لە هەرێم بڕیوە بژێوی خەڵکی ئێرە خراپ بووە تا ئێستا حکوومەتی فیدرال یا خۆسە پەرلەمانی کە مەسەڵەن محتەرەم لەوێ باسی لەوە نەکردووە کە چۆن بتوانین کێشەی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکەین بکرە خەڵکانێک هەیە لەوێ مەسەڵەن بە تەوژمێکی تر کە چۆن بتوانین زیاتر سزایان بدەین کە ئەوانە ئینفەساڵینەوە شتانە ئەو عەقلیەتە تا ئێستا دیالۆگی لەسەر نەکراوە کە ئێمە ئایا شەریکین ئەگەر شەریک نین بۆچی بەو شێوەیە نقطەیەکی تر هەیە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکرێت
لە هەرێمەکانی دەرەوە بۆ نمونە مەسەلەستە بعد ئەڵمانیا گەر بە نمونە بێنین و 16 هەرێمیە هەر هەرێمێک دەستورێکی خۆی هەیە لەناو دەستورەکە چی نووسراوە دەقی یەکەمی با بڵێن دەستوری بایر بە نمونە بێنینەوە دەڵێ هەرێمی بایر دەوڵەتێکی سەربەخۆیە بەڵام بە شێوەیەکی تەوعی هاتووە لەناو ئەو بادنبرتبێک و هەمان شێوەوانی ترەوە ئێمە ئەومان نییە لە هەمان کاتە ئەوان بە پاکێجێکی موحەد ئەچن لەگەڵ بوند یا با بڵێن اتحاد قسە دەکەن ئێمە ئەوەشمان نییە ئێستا مەسەلەن حالیە دەبینی ئەحزابی سیاسی هەر کەسە مەسەلەن بە ئاراستەیەک دەڕوات و مامەڵە لەگەڵ اتحاد دەکات یعنی بە ویست بۆ هینی خۆی ومانە ئەم پەرتەوازەیەش وا لێ دەکات تۆ ناتوانانی پاکێجەکانە دیاوەی کە مەسەلەن جەناب وەکو پرۆژە یاسایەک وەکو ئەڵتەرناتیڤێک مەسەلەن تەماشات کردووە ببێت بە مایی چارەسەر لە ئایندەوە ئێمە بتوانین لەوێ زۆرینەی بۆ بەدەست بهێنی ئەومانە بابەتەکە زۆر لەوە قوڵترە ئێمە دەتوانین مەسەلەن لەسەر فەلسەفەی پێکەوە کارکردن لەناو چوارچێوەی فیدرالیەت کار بکەین پرۆژەدا بمەزرێنین بۆ بۆچوونی من ئەتوانین لە ڕابردووە زۆر کارمان نەکردووە بابەتی مەسەلەن محکەمەی فیدرال با بڵێن محکەمەی اتحادی ئێمە تا ئێستا هیچ کێشەیەکی خۆمان نەبردووەتە بەردەم محکەمەی اتحادی لە مادەی 140 بگرە مەسەلەی تا قەرەبووکردنەوەی قوربانیانی دەستی ڕژێمی پێشوو بگرە مەسەلەی هەڵەبجە بگرە هەر بابەتێکی ترۆمانە هیچ کارێکی لەو نەوەمان نەکردووە کە ئەوان بخەینە ژێر فشاری بە پێچەوانەوە هەمیشە ئەوان نقطەیەکیان دۆزیوەتەوە و لە کاتی پێویستیش بە ئەوەی کە دەڵێن بە سیاسەتکردنی بابەتەکە بە سیاسیان کردو و دەتوانن مەسەلەن سزامان پێ بدەن یعنی پێچەوانەکەشی ئەوەیە ئێمە ئایا لە ڕابردووە فەلسەفەی ئەومان نەبوو کە بەسەن پێکەوە کارکردنێک هەیە هاوبەشیەک هەیە لە نێوان هەرێم و فیدراڵە بۆەوەی کە وەکو چۆنڵێ وەکو هاوسەنگ لەگەڵ یەکتریا مامەڵە بکرێت نەبوونی هەرێمەکانی تر گەورەترین کێشەیە بۆ ئێمە کە ئێمە بە چاوی وەکو چۆن منفەسیلێک لە اتحاد تەماشا دەکەین چکە هەموو محافەزەکان لە اتحادە متحدن و هەرێم بە تەنها ماوەتەوە ئەمە وای لێ کردووە کە ئەم پرۆژەیەش منش وەکو دکتۆر کامەران هەوڕام لەوەی کە ئێمە ناتوانین کاک دکتۆر ئەگەر چی مەسەلەن لە دانوستانەکانە بەسەلەن باس لەوە کراوە محافەزاتەکان محافەزاتی عەرەبین ئەگەر بمانەوێت یان نەمانەوێت نیە لە ئەخیرە شتەکە لە ساڵحی ئەوان دەگەڕێتەوە ئێمە سەرکەوتوو نابین لەو بابەتە زۆر سپاسدارم. مادەبوونێکی گەورەی لێ دیارەوە بەڕاستی ئێستا لەگەڵ جەنابی دکتۆر باسمان دەکرد ئەوە نەک یعنی میثالیە بەڵام زۆر واقعیشە میثالی نیە زۆر واقعیە و ئیشی لەسەر دەکرێت ببتە وەرەقەیەکی تەفاوت ببتە یان مەشروعی قانونێک یان بەشێک لە مەشروعێکی قانون بالعکس زۆر يعني قابل للتطبيق لەبەر زۆر جارش ئێمە تەنەوە ڕای شخصیە لە ڕوانگەی خۆمان تەماشای بەغدا دەکەین لە ڕوانگەی بەغدا تەماشای خۆمان ناکەین بە هیچ شێوەیە ڕوانگەی خەڵکی جنوب تەماشای خۆمان ناکەین و تەماشای عێراق دەکەین وەکو ئەوەی يعني چۆنمان دەوێت عێراق چۆن بیتن نەک ئەوەی عێراق چۆنە بە حەقیقەت ئێمە حەزمان لە عێراق وابی بەڵام عێراق ئێستا چۆنە تەعاملی لەگەڵ ناکەین ئێستا ئەو عێراقی میلیشیات و سەید فلان و کە بچێ لای هەندێک لە دەسەڵاتە ئەوانەی کە لە حکومەتن و پلەی گەوریان هەیە بەبێ هینانی هیچ ناوی هیچ پۆستێک و کە لەگەری دانیشت و تەلیفۆن لە بۆ حەضرەتی السەید دەکە و ڕەئی وەردەگری ئێمە بەو شێوەیە تەعاملی لەگەڵ ناکەین و لە ڕوانگەی خۆمان تەعامل لەگەڵمان دەکەین زۆر جارش ئەندامانی پەرلەمان ئەندامانی مەجلیسی نوابی عێراقی کە سەر بە کوردستانن خۆیان بە مدافعیان دەرەنە لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراق یعنی هیچ جارێک باسی وەزعی ئاویان نەکردێ لە بەسڕا کوتلەی هەر کوتلەیەکی کوردستانی لەو کوتلانەی کە لەوێ جارێک دە ئەندام پەرلەمانی کوردستانی لەوێ لە بەغدا باسی مەزلومیەتی ئەهلی بەسڕای دەکرد لە مەسەلەی ئاو یعنی ئەگەر بیکەن مەسەلەن چ زەرەری دەبێت یان پێکەوە لەگەڵ
لەگەڵ کۆمەڵە ئەندامێکی پەرلەمانی بەسرا بە 20 کوردیان لەگەر هەبی کوردستانیان لەگەر هەبی دیفاع لە مۆزوعی لە خەڵکی بەسرا بکەن لۆ نەکەن یعنی مەسەڵەن لۆ تا ئێستا نەیان کردیە یعنی ئەگەر شۆڕش من هێشتا لەدایک نەبوو بووم هەندێک لە بەڕێستا پەشداریتە لەو شۆڕشە کردیە الديمقراطية للعراق والحكم الذاتي لكردستان أول شيء عالي شو ناوي عراقي تداو الشهيد ما ده بين الديمقراطية للعراق وحكم ذاتي لكردستان لا 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 يعني زور زاري بس لروانجي خوما دتين سياسة لكن ودتين بأسلوب السياسة كردن لهولير سليماني دتين همان منتاليتي سياسة لبغداد لكن كما زور زار نجاحتنا يعني لو دصالي كوتاي زور يعني زور درس حبوه كما لي فرق لا 2014 كموصل عندك شويه ديك السقوط بالدولتك دروز بناوي دولتي اسلامي لعراق وشام داعش همو الدنيا تماشاي ذكر دولتي شي ظلامي لتنشت كيانكي ديمقراسي وهمو بيك هاتا كان لوينه وكيانكي شبه غربي لهولير او همو بابرين كرانه وهيا اجنبيه كان بكيف اخوان يك جار يك جندي امريكي ياخذ غربي نكجرا لنا او هليما لو كاتي زور بجواني زمان تاني تسويق بكي قيام دوله ديمقراطيه بجانب دوله ظلاميه نمامكن ئێستا عێراق لە چوارچێوەی ئەوەی کە المنتصر على داعشە ئێمە دەمانەوێت ئێستا برێن وەڵا عەرەب حەز لە کورد ناکەن و غەدرمە لێ دەکەن زۆر معلومە زۆر معلوم پێیان بکرێ ئێستا هەولێری ئەوە دەکەن قەسف دەکەن ئێستا پێیان بکرێ بەبێ ئەوەی قەسفی هەولێر دەکەن هەندێک ئەم تێدایە کە پێکەوە بووین برادەر لە زانکۆ لەسەر ئاستی ماستەر و دکتۆرا دێ دەخینی و دێ هەولێر دەخینی کە هەندێک دەفع بیتن زۆر بە ئەسلوبێکی عیدایی یاعیدن زۆر بە ئەسلوبێکی ناشرین دێ بەڵام نەک هەموویان يعني كواتي إما دبي التعامل لقى الواقع بكين أمره إما لا شون بوصف كم عراق لكن يعني كي دستوري ده ل 2005 جمعوا دستورا ريفراندوم ولا سركت استفتاء من بوكت قبول من كرت كأم كيانه أمره دبي إما بواقع تعامل لقى بكين نك أوي شون أو هتعامل لقى بكين نك أوي شون ما بيباش بي أو هتعامل لقى بكين وباور بك لقى أم بابتي كجناب الطرح كي دكري باتفاق لقل هندك كتلي سياسي لنا برلمان لنا مجلس نوابي عراقي أوان لقر دابن لبرو مصلحتي أواني تدا يعني it's a win-win game مصلحتي واني تدا زور واقعية ودكريش زور نجاح زور سپاس كثير باش جنابي كرام السلام أمر راسي ما مزاني كخويا كابسر زامي قالكي قالكي محكمة فيدرالية ظلام موضوع كبا قاري كثير رشد لها محالكة لبيني أويك ولين أما بيت بروجو لبيني أويك وخوشي جنابي نايونا وكرنجا أدياك بتصوري من لاني كمي سودي أم بيركدنويا لمساراتي قفتقوا استفادة لصاصة يعني لمساراتي حواري سكر السلام عليكم بالله بعضك خوانو بو شكستكاني خمان باشتر لوي كوا ببردوامي چاوري بين الآخر شيء كان إما خمان شيء كان وش جرنجا لكاتي خسكرن لسر مسألة مالي أبي حتما جناب الدولة برشاو قلتوكا كوكرنوي دارائي يا باولين نوعيتي سرچاوي دارایی لفدرالیەکانی ئەڵمانیا و سویسرا و سوید و شوێنی تیش ئەوان لەسەر ئەساسی زەڕایبە ئێمەش دەوڵەتێکی ڕێعین وڵاتەکەی ئێمە کە لە دەوڵەتی ڕێعیە نەوتە سەرچاوە لە ساڵ 95 تا ئێستا ئەم لە ساڵ 95 نەوتیش خۆی بۆ خۆی ئیشکالێکی تری هەیە ئەویش ئەوەی سلعەیەکی سیاسیە
يعني سەرباری ئەوەی کەوا تۆتاڵ هینەکە پێکەێنێ بوجێ عراق پێکەێنێ یا میزانەی عراق پێکەێنێ یا خەرجی عراق پێکەێنێ هەرچی ناوەڵێن با ناویبنین بەڵام سەرایەکی سیاسیە دەستێوەردانی چەند ساڵە بۆ ئێمە خەتەر بووە چەند ساڵە لە زمانی کەرکووک مشکلی کەرکووک وای قوربان مشکلی کەرکووک ڕاستە ڕاست ینی وەفدی کوردی چەند جار قسەیان لەسەر کردو و ئاخرەکەی تارق عەزیزە بە وەفدی کوردی دەڵێ ئەگەر نەوتیتیانەما بیبن بۆ خۆتان کردبین بۆ چوانە خاکێکە خاکێک کەواتە ئەمەی کە بوجێ عراق پێکەێنێ سلایەکی سیاسیە بە ئیمتیاز و بەساویشە بە کێشەکەی ئێمەوە بە ئیمتیاز یعنی چەند ساڵ نەک ئێستا ئەمەی کە هەیە لەبەرەوە حکوومەتی هەرێم کاتێک کە مەسەلەی بوجە لەگەڵ عراقا باسەکە ئەبێ ینی هەموو شتەکانی خۆی دەربارەی نەوتوخاز یا بخاتە سەر پلێت بۆ ئێمەم هەیە بەر لەوەی کە ئەمە لەگەڵ عراقا باسکە ڕەنگە باشین شت بۆ ئەوەی کە ئەم مەسارانەی جەنابی شت جێبگرێ و بڕواتە شوێنی خۆی ئەوەیە کە ناوماڵی خۆمان لەسەر داهاتی خۆمان کۆکەی ئایا فعلەن ئێمە مەسەڵەن ئەو خەڵکە بەشێکی تۆ بڵێ 10% یانی خۆ 10 زۆر بۆ دوژمنایەتی کردن بڵێ لە سەتا دەی ئەو خەڵکە قەرارەکەی دادگای فیدراڵی عراقی پێخۆش بوو لەوەری کێشەی دارایی هێڵە بڵێ لە سادە لە ساد ئەم لە سادەیە بۆ درستخستنە دڵی ئێمە و ڕۆحی نیشتیمانی ئێمە و ڕۆحی نەتەوەی ئێمە زۆرە لەبەرەوە ئێمە بەر لەوەی کەوا داوای شەفافیت لە خەڵکەین پێویستمان بۆ ئەوەی خۆمان جارێ ئیسلاحاتێک کە پێویستە ناو خۆمانە بیکەین لە مەسەلەی ناو لە مەسەلەی غاز لە مەسەلەی ئیدارەدانی مالی ئەو قسەیانە وا لێ بکەین کە ئەم درزە گەورەی کە ماڵی ئێمەی بە بەردەوامی لێت کرد بەخوا ماڵی لێت نەکردوین کاک عەبدستان بەخوا ڕۆحیشی لێت کردوین وجدانی نەتەوەیشی لێت کردوین هەموو شتێکی وێران کردوین ئەم درزە خراپەی کە هەیە بە بەردەوامی لەبەرەوە وەختێک کە یەکی وجەناب جوودێکی ئاوا سەرفەکەی بە دڵێکی گەرم لە کۆمپیوتەرەکە ئەنەوی شەودا ئەنیشی قسەکەی ئەبێ هەمیشە چاوێکشت ئاوا لای ئەوە بێ ئەم درزە نایڵێ ئەمە بڕوا ئەم درزەی کە درزێکی نیشتیمانی و درزێکی نەتەوەیە نایڵێ ئەم پرۆژانە بڕوا ئەم پرۆژان ناگەنە جێی خۆیان ئەم پرۆژان ناگەنە ئەو شوێنێکەوە ئێمە ئەمانەی وەڵامەرەوەمان بێ باشە هەمومانە خۆمان پرسیین جەناب باسی ئیتاری فیدرالی کرد و ئیتاری فیدرالی ئەمە و ئیتاری فیدرالی ئیداری ئەمانە جارێ فیدرالی ئێمە ئەمانەیە بێ سیادەی هەیە وایە سیادەی ناخۆی تابێ خۆ من لە سیادەتی یەکەم یانی چی على الأقل فيدراليتي كإما أمانة وكونتها أما سيادة داخلية هبه إبين بلن إما حركة ما كردو دواقي قرار شر صوش الصحو إنش الصوح افتاحو تمام قرار الأمم المتحدة شر صوش تافش بانا شر تاسا أما هي أمري واقع أو كالكوكشان لابرت أما هي أو أمري واقعية عراق هیچ جۆرە هەنگاوێکی ئەو محکەمەی فیدرالیەتەی کە تۆی ناچار کردو ئێسا بیر لەوە بکەیت و مێشی خۆ هیلاکەی چۆن من کە لەبەرێ بدۆزمە بۆ ئەوەی داهاتی ئەم هەرێمە لە عراقا مسۆگەرکەم و بۆ خەڵکی ئەم عراقا هێشتا ئەو محکەمەیە کە ئەم ئەقلیمی هەرێمەی تاوانبار کردو بە هەرچی یا با بڵێ محاکەمە ئەکا بە هەرچی بڕیاری ناوە کە ئەم هەرێمە حدودی هەبێت کە مادەی سەوچلە تا ئێستا مادەی سەوچل جێبەجێ نەبووە ئێمە وڵاتێکی کراوەین و ئەو دیفاکتۆیە کە قەراری نەتەوەی یەکگرتوەکان بڕیاری لیاوەدە لەبەرەوە ئەرکەکانمان زۆر قورسترن لەوەی کە خۆمان ئەیزانین بەڵام لەوە ئەچێ ئێمە لە ماڵ و دانیشتین چاوەڕێەکەین بەردی قەدەرکەی بەرمانکەوێ قسەیشی جەنابی وەزیر ڕاستە یعنی هیچێکتانێکی لە جەنابتان بوو ئەبا ئێمە مبادرە بکەین جەنابت فەرموودی ئەبا ئێمە مبادرە بکەین کاکە قسە لەگەڵ محکەمەی فیدرالی بکەین بۆ کێشەکانی خۆمان مهم ڕەنگە مەراغ زۆر باسیکەین یعنی دڵشکانەکانمان زۆر بن باسییان بکەین بەڵام لە هەموو خراپتر ئەوەیە کە ئەگەر دوو جاریتر ئەڵەن کابرای بە کابراایکی یەک لیسیا بە بارەکەی ئەوتی بارەکە چێوتی وەڵاقوان لیسێکی تری لێ هیچ یعنی جارێکی تر فیدراڵیە جارێکی تر محکەمەی فیدراڵی بێتە سەر قەزەیەکی تری ئێمە وەکو پێشمەرگە و حرەسی ئەقلیم و نازام چوی لە ئاخریه ئیتر ئێمەوەمان لێ ڕحیەتمان ئەو ناشکێ بە تەمای فیدراڵەکەمان نابین لەبەرەوە بە تەسەووری من بیرکردنەوەکانی جەناب بۆ بیرکردنەوەی هەر زیاتریش لەمە بیرکەیتۆ هێشتا هەر کەمە بۆ ئەوی کە ئێمە لە نەتیجا بگەینە حیوارێک لەگەڵ ئەم تەرەفانەی کە هەمانە مامۆستا ئێمە ئیشکالمان هەبووتمان ئەم عراقە هێشتا بە هین بیرەکاتەوە بە دەوڵەتی سادە بە دەوڵەتی بەسیتە
بڕوا بفەرمو ئەوانی کە دەوڵەتی بەسیتیان ئەبرد بەڕێوە لە تێگەیشتنیان بۆ کێشەی ئێمە زۆر باشتر لەمانەی کە ئێساکە حاکم لە وڵاتە ئەمانە هەر قەناعەتیان بە وجودی ئێمە نییە. ئێستا من ڤۆلیۆمی ناسیۆنالیستیمەوە نەشوێتە سەریسا من مزایدە بەسەر تۆ بکەم بەڵام هەر حەقیقەت وایە یعنی ئەمانەی ئێمە مامەڵات چونکە بۆ ئەگەر تەرەفەکە هەردوو تەرەفەکە یەک ئایدیا هەبوون ئێمە کێشەی ناسیۆنالیستیمان هەیە کێشەی نەتەوەییمان هەیە بەرامبەرەکەشمان نەتەوەیی تێمانەگا ئێمە کێشەی خاچی کوردستانمان هەیە بەرامبەرەکەشمان عەراقی تێمانەگا بەڵام ئەمانەی کە ئێستا ئێمە مامەڵیان لەگەڵاکەی نازانین مەعایدەکانیان چییە بۆ تێگەیشتن لە ئێمە مەعایدمان جیاوازە سوپاس بۆ جەناب. اجازه بدەن بگۆرە دەستان خۆش مامۆستا زۆر سپاس. من پێم وایە جگە لەوەی کە جەنابەت زۆر بە جوانی حەولتان داوە کە بەلانی کە مافی کوردستان مافی هەرێمی کوردستان لە بودجەدا بە چەند خاڵێک مسۆگەر بکرێ بەڵێ بەڵام جگەی لەوە ئێمە چەندانە بابەتێکی دیکەمان هەیە لەسەر سیاسەتی دارایی لەسەر سیاسەتی نەقدینەگی لەسەر سیاسەتی دراو کە ئەمانە هەموو لە بەغدادا دەڕشترێ و کاریگەری دەکاتە سەر گەشەی ئابووری کوردستان کاریگەری دەکاتە سەر بەعام بە ئابووری کوردستان و دانەدانی تاکی خەڵکی کوردستان کە ئەمانە من پێم وانی هیچ کامێکیان هەرێمی کوردستان دخالەتێکی تێدا هەبێیان ڕۆڵێکی تێدا هەبێت کە بەلانی کە مافی خۆی بپارێزێ ڕاستە کە ئەمانە هەمووی دێتە ناو بودجەوە بەڵام ئەگەر سێ چوار دانە داتا لەگەڵ یەکتی ڕیڤیوێ بکەین و ئەرستان بکەم مەسەلەن لە 2002دا کۆی دراوی نەقدینەگی لە عێراق بە پێی داتاکان 3 تریلیۆن دینار بووە. ئەم ڕقەمە لە ساڵی لە ئاخری 2020دا من 2021 ئەمڕۆ دەست نەکەوت کە بێنمە خزمەت ئێوە ئەم پارەی کە لە ناو بانکەکاندا بووە لەگەڵ ئەو پارەی کە لە دەستی خەڵکدا بووە ئەگەر وەکو ئێمەیەک باسی بکەین لە ناو فۆرمۆلەکانی داراییدا بۆتە 96 تریلیۆن دینار یعنی 3 میلیۆن بووە یعنی 3 تریلیۆن بووە یعنی نزیکەی 17 و ئەگەر بچینە سەر M2 M3 ئەم ڕقەمە بۆ نزیکەی 7 هێندە زیادی کردووە لە حاڵەتێکدا هەر بۆ جۆرەی کە جەنابی دکتۆر فەرمووی ئەم 7% بەشی هەرێمی کوردستان بە تەواوەتی نەهاتووە چون بودجەی شوێنەکانی دیکە و ئەو پارەی کە بۆیان تەرخان کراوە لە ناو بودجەدا یەکی بزر کراوە و دووشی ئەوەی کە بۆ دابینکردنی ئەم بودجەیە بە پێی داهاتێکی حکوومەتی عێراقی لە فرۆشی نەوتەکەی هاتووە دیناری چاپ کرد و دیناری داوەتە بازار بەڵام داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە دۆلار گەڕاوەتەوە هەر لە دراوی ناو بازار دراوی ناو بانکەکان ئیسپاری کردەوە بۆ ئەوە دراوێک چاپ نەکراوە یعنی ئەوەی کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان نەتەنیا نەبووتە بارگرانیەک لەسەر ئەوەی کە مەسەلەن هەڵاوسانێک یان بێ ئەرزشبوونێکی پارە بۆ حکوومەتی عێراقی ساز بکات بەڵام داهاتی حکوومەتی عێراقی ئەمەی ساز کردووە وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لەگەڵ دراوێکی لاواز کە بە پێی ئەم سیاسەتی خەڵەی بودجە داڕش نەبووە کە وای کردووە کە مەسەلەن 7 هێندە ببێت M3 و M1 زیاتر لە 18 هێندە ببێ خەڵک تەعامل بکەن من پێم وایە ئەم یاسایە ئەگەر جێگای هەبێت و مەسەلەن بەڕێستان پێتان باش بێت جگەر لەوەی کە ئێمە حەول بدەین کە مافی هەرێمی کوردستان لە بودجەدا بپارێزین حەول بدەین کە لە داڕشتنی سیاسەتەکاندا مەسەلەن لە داڕشتنی ڕێژەی سووی بانکی کە دادەندرێت یا لە داڕشتنی مەسەل ئەم گۆڕینەوەی دینار بە دۆڵارەکان یا بە دراوە بیانیەکان لەمانەشدا هەرێمی کوردستان وا مافی پارێزرێت کە بەلانی کەم کە ئێرە شوێنێکی گەشەی زیاتری کردووە بنسبەتی شوێنەکانی دیکە عێراق لەمانە لەتمە و زەربە نەخوات زۆر سپاس زۆر سپاس بۆ هەموو ئەو تێبینی وستان زۆربای من نووسی بەس یەک تێبینیم هەیە بەڕاستی ڕاستە بە تایبەتی ئەم ئەردووە کێشەکان زۆرن من لە سەرەتاوە ئەو باسم دووە یعنی وارەی ئەەکەم ئەم بیرۆکەیەکە من لە سەرەتاوە وتم لە ژینگەیەکە کە کولتوری سیاسی ڕێگرە لە تێگەشتنی ئەو مۆزوعە کە هەلوێست لە فدرالی نیگەتیڤە
كفشار لسر هرم هي عرسن او ابي تبهانا بو اوي ام جول اشتانا نبن وكشيوازك هي ايما من وتم بدل من يما جاري نيا باسيكين او انا باسكت زور يك دو براستيك شكان لياساغان طبيعتي يا سهروايا يعني تو بابتك ور اجري ويا سهيكي بودركي ام كيش انا همويان من هوليك مدار وكوالين اگر غلط بم على الاقل فضلي هولا كم هي اگر اشتيك بيشكش كذبت او فضل شاريكك خزقا خلكترش بين لسر يك لو بابتانا امي يعني هل بابتك لما انا بيروكيك بيشكش من تصورها كام بالمناسبة قربان من دوام كنت ولا جنابة بو من آمار بتواني أتواني كوب كين اللي هي محافظيك بو نمونات شندي بو ترخان كراوا جنابة روشتي أود بكاري هنا لوي بخوت وكو فكري خوتو عرضت كردو توارد أفكار ونعزانا شيء بس دست تخوش بي على خل نمردو ولا ميشكم بس من بخون باسم من تصورك كان بيروكا كان أقل تواني من ببور اندجار ممكنة خلق زورجا لمبرنا لين أويك بالذات بيجيني ناجيني اتهامي من بواقع كان الفكرة كم تشبه شتى كعرض أكره نوكو مطالب كرد وكو أو فكرة الديمقراطية العراقية اما فعلا زور راستكت اما انطباعك من لو دوا كرد بس داخوازي هي العراق وهيش مهتمية بكيش كان العراق اما فكرة بويا وتم جوازة رجعك جوازة عراق ديد بو خوي عراقية كان اللي محافظة كان هرشن هرمنين راستك الدكتور عمر بلام هلك محافظات للضمني او اداريا فعلا علاقتي دولة اقتصادية هي الحكومة الاتحادية بلام دستورك ابو شيء ونسراوه كما في ندته بيان اليوم وين قرب سرينا ابو ايوا او مجالك دو او فكراني كمساله طرحوا جمعك بكريت مساله شلون او فكري مؤتمري صالانا ام افكارن ايتر بخلينا انا ويا سي اداره مالي سرجاو ببنى ماديك لا فوازات ما نسرجاو من تصور مكر اقل اخيرا وصياغيب كان بوياسا على الاقل محدد ابن والا يتر افكار يتر مثير من افكار دين واجن من اوجه قدام من زول ممنونيه ومسباس انا كنت تحمل اشتراكات وسودي شو ما لقيت له ملاحظات تنزور جورج سباس